منداڵی مافێکی کە دەبێت ڕێزی لێبگیرێت وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵان. ڕۆژی جیهانی منداڵان ڕۆژێکە کە جیهان بۆ ڕێزلێنان لە منداڵان و وەبیرهێنانەوەی پێگەی مرۆیی و کۆمەڵایەتی ئەوان دیاری کردووە. ئەو ڕۆژە لە وڵاتانی جیاواز و لە ڕێکەوتی جیاوازدا بەڕێوە دەچێت. لە هەندێک وڵات لە یەکی ژوئێن و لە هەندێکی تریان لە 20 نوامبردا. بەڵام جیا لە جیاوازی ڕۆژەکان یان ڕۆژمێرەکان پەیامەکە هەر یەکە، ئەویش ئەوەیە کە منداڵان بنیاتنەری داهاتووی مرۆڤایەتین و دەبێت لە هەموو مافە مرۆییەکانی خۆیان بەهرەمەند بن. لە کۆمەڵگەیەکی مرۆییدا خۆناغی منداڵی دەبێت سەردەمی دۆزینەوە، یاریکردن، خەیاڵکردن و شکڵگرتنی کەسایەتی بێت. خۆناغێکی کە تێیدا منداڵ فێر دەبێت جیهان دەتوانێت شوێنێکی ئارام و سەرسوڕهێنەر بێت. بەڵام بۆ ملیۆنان منداڵ لە سەرانسەری جیهان واقعی ڕۆژانە شتێک نییە جگە لە شەڕ، هەژاری، هەڵاواردن، چەوسانەوە و سەرکوتی سیاسی. ئەو هێزانەی کە منداڵی لە ڕیشەوە وشک دەکەن و نەوەیەکی بریندار ڕەوانەی تەمەنی گەورەی دەکەن. لە دوو شەڕی ئەم دوایەی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا وەک زۆربەی ململانی ناوچەییەکان منداڵان لە زمرەی بێدیفاعترین قوربانیەکان بوون. کارەساتی میناب نمونەیەکی دڵتەزێنی ئەم واقعەیە. 160 منداڵی قوتابخانە لە کاتێکدا لە یەکەم شەپۆلی بۆردمانەکاندا کرانە ئامانج کە لەسەر کورسیەکانی پۆلی وانەوتنەوە دانیشت بوون. هاوکات لەو دیوی سنوورەکانی ئێرانیشەوە منداڵانی ئیسرائیل و لوبنانی لەژێر ئاگری موشەکەکاندا بریندار بوون یان گیانیان لەدەستداوە. بۆ ئەو منداڵانەی کە زیندوو دەمێننەوە شەڕ واتە ترسی بەردەوام، شەوانی بێخەوی، قوتابخانەیەکی کە چیتر نایبیننەوە، ماڵێک کە وێران بووە و پێکەنینێک کە بووەتە گریان یان بێدەنجی لەسەر لێوەکانیان. لە چرکەیەکدا ماڵ، قوتابخانە، یاری، خەوی ئارام و هەستکردن بە ئەمنیەت و سەرجەم پێکهاتەکانی منداڵی دەکرێت لەناو بچێت. یەکێک لە قوڵترین و بە ئازارترین برینەکانی شەڕ ئەو برینەیەکە لەسەر دەرونی منداڵ دروست دەبێت. برینێکی کە لە ئامارە فەرمی و وێنەکانی هەواڵدا نابینرێت، بەڵام تا ساڵانێکی زۆر لەگەڵیاندا دەمێننەوە. منداڵان لە تاران، تەل ئەبیب، بەیروت و شارە شەڕ لێدراوەکانی تر لەوانەیە شەوانە کابوس ببینن، لە دەنجی بەرز بترسن، گۆشەگیر بن یان ڕەفتاری تند و تیژانە لە خۆیان نیشان بدەن. شەڕ تەنانەت کاتێک تەقە لە جەستەی منداڵەکەش ناکات، دەرونی ئەو منداڵە دەپێکێت. لە هەمووشیان تاڵتر ئەوەیەکە تند و تیژی دەکرێت بۆ ئەو منداڵانە ببێتە شتێکی ئاسایی. نەوەیەکی کە بە ترس و نەفرەتەوە گەورە بێت، ئەم ترس و نەفرەتە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و هەروەها لە کولتور و سیاسەتدا بەردەوام بەرهەم دەهێنێتەوە. لە غەزە سوپای ئیسرائیل لە ماوەی 2 ساڵ شەڕدا دەیان هەزار منداڵی کوشتووە، کارەساتێکی خۆفناک و فرەڕەهەند کە تاوانێکی ڕێکخرا و بەتەواو مانای لە دژی منداڵانە. ئەم کۆمەڵکوژیە لە پێشچاوی جیهان و بە چاوپۆشی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆی حکوومەتی ئەمریکا و هاوپەیمانەکانی ڕوویداوە. لە جیهانێکی ئاوادا قسەکردن لەسەر مافەکانی منداڵ بەبێ ڕەخنەی جددی لە پێکهاتەکانی دەسەڵات زیاتر لە دووڕوویی و ڕیاکاری دەچێت تا لە خەمخۆریەکی ئینسانی. لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا دۆخی منداڵان لاپەڕەیەکی ڕەشە لە دەفتەری پێشێلکاریەکانی مافی مرۆڤدا. لە کاتی بزوتنەوەی ژنژیان ئازادیدا زیاتر لە 70 منداڵ و تازەلاوی تەمەن ژێر 18 ساڵ لە کەمتر لە ساڵێکدا گیانیان لەدەستدا. هاوکات سەدان قوتابخانەی کچان لە ناوچە جیاجیەکانی وڵات بە گازی ژەهراوی هێرشیان کرایە سەر و هەزاران قوتابی ژەهراوی بوون، کارێکی کە ئامانجەکەی بریتی بوو لە چاوترسێنکردنی نەوەی گەنج و کۆمەلگا بەگشتی. ئێران تاقە وڵاتە کە هێشتا منداڵانی ژێر 18 ساڵی تێدا لە سێدارە دەدرێت. بەندیخانەکانی کۆماری ئیسلامی پڕن لەو تازە لاوانەی کە بەهۆی هەژاری، گیرۆدەبوونی دایک و بابیان بە ماددە هۆشبەرەکان، تاوانی بچووک، شەڕی سەرشەقام یان ناڕزایەتی سیاسی دەست بەسەر کراون. لە زۆرێک لە قوتابخانەکان سزای جەستەیی هێشتا باوە و ملیۆنان منداڵ لە بنەماڵە کرێکار و کەم داهاتەکان لە خوێندن بێبەشن و
ناچار دەکرێن بچنە ژێرباری کارە سەخت و سوکایەتی ئامێزەکان لە گەڕان بەناو زەبڵدان و دەستفرۆشیەوە بگرە تا کارکردن لە کارگا ژێرزەمینەکاندا. سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بەرامبەر بە منداڵان مێژوویەکی دوور و درێژی هەیە. لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراقدا بەکارهێنانی ڕێکخراوی منداڵان لە بەرەکانی شەڕدا، ناردنی تازەلاوان بۆ ناو چێڵگەکانی مین و پیرۆزکردنی شەهادەتی منداڵان بەشێک بوو لە سیاسەتی فەرمی. دۆخی ئەمڕۆژ لە بەکارهێنانی منداڵان لە پێکهاتەی بەسیج، لە خۆپیشاندانەکان، لە شیوەن و ماتەمینە خوێناویەکان و تەنانەت لە سەرکوتی سەرشەقامەکان درێژەی هەمان لۆژیکە. بەکارهێنانی جەستە و مێشکی منداڵ وەک ئامرازێک لە پێناو ئامانجی سیاسی و ئایدۆلۆژیدا، ئەمانە هەمویان لە چوارچێوەی چەمکی تاوان لە دژی مرۆڤایەتی دەگونجێت. قوتابخانە دەوێت ژینگەیەکی ئارام بێت بۆ فێربوون، هاوڕێیەتی، داهێنان و پرسیارکردن، بەڵام لە زۆرێک لە قوتابخانەکانی ئێران منداڵی هەر لە دەرگای چوونە ژوورەوەی قوتابخانەکەەوە زەوت دەکرێت. منداڵ هەر لە ساتەکانی سەرەتاییەوە لەسەر بنەمای ڕەگەز لە یەک جیا دەکرێنەوە. کچانی منداڵ لە ڕۆژی یەکەمی قوتابخانەوە ناچار دەکرێن حیجابی زۆرم لێ بپۆشن و جەستەیان لە جیاتی ئەوەی تەنیا بەشێک بێت لە ناسنامەی مرۆییان دەبێتە بابەتی کۆنتترۆل و چاوەدێری. لە ژینگەیەکی ئاوادا لە کوڕاندا ڕۆحیەتی باڵادەستی و پیاوسالاری و لە کچاندا ڕۆحیەتی تەسلیم بوون و گوێڕایەڵی بەهێز دەکرێت. کتێبە دەرسیەکان پڕن لە پەروەردەی ئاینی و ئایدۆلۆژی. مەلاو ئاخوندی ئاینی، خوێندکارانی بواری ئاین و هێزە شێوە نیزامیەکان دەنێردرێن بۆ قوتابخانەکان تا کللتوری سیخوڕی چاوەدێریکردنی یەکتر لە نێوان منداڵاندا بڵاو بکەنەوە. بۆ کچانی 9 ساڵان جەژنی تەکلیف بەڕێوە دەچێت. حیجاب و عیبادەتی زۆرم لێ وەک جەژنی باڵغبوون دەناسرێن و ئەوان هان دەدرێن بۆ قبولکردنی پێشوەختەی ڕۆڵە نەریتیەکان، لەوانە هاوسەرگیری پێشوەختە. منداڵێکی کە لە ژینگەیەکی ئاوادا گەورە بێت، ژینگەیەکی کە پڕ بێت لە ترس، سوکایەتی، هەڵاواردنی ڕەگەزی و خوراپات، نەدەرفەتی ئەوەی هەیە کە بە شادی بژی و نەبواری گەشەکردنی ئازادانە. لێکەوتەکانی ئەم سەرکوتە بە درێژایی تەواوی تەمەنی لەگەڵیدا دەمێننەوە. لە دڵڕاوشەی درێژخایەن و کەمبوونەوەی متمانە بەخۆبوونەوە بگرە تا کێشەی دروستکردنی پەیوەندیەکی تەندروست لەگەڵ خۆی و کەسانی تردا. ئەگەر ڕۆژی جیهانی منداڵان تەنیا لە چوارچێوەی ئاهەنگگێڕان، بەرنامە تەلەڤیزیۆنیەکان، شێعر خوێندن و ڕازاندنەوەی قوتابخانەکاندا سنووردار بمێننەوە، بەبێ ئەوەی ئاور لەو پێکهاتانە بدرێتەوە کە منداڵان دەکوژن، دەچەوسێننەوە، تووشی ترس و دڵڕاوشەیان دەکەن و دەیانشکێنن، ئەوە دەبێتە نمایشێکی پوچ و بێناوەرۆک. ڕێزلێنانی ڕاستەقینە لە منداڵی واتە خەبات لە پێناو گۆڕانکاریدا. بۆ گۆڕینی دۆخی ئێستا دەبێت ئامانجگەلێکی دیاریکراو بخرێنە چەق و ناوەندی خەباتی کۆمەڵایەتیەوە، لەوانە قەدەغەکردنی کاری منداڵان و دەستەبەرکردنی پەروەردەی بێبەرامبەر، خاوەن کوالێتی بەرز و گشتگیر بۆ هەمووان بەبێ لە بەرچاوگرتنی چین، نەتەوە، ڕەگەز و ئاین. قەدەغەکردنی تەواوەتی سزای جەستەیی لە ناو ماڵ، قوتابخانە و سەرجەم ناوەندە پەروەردەیی و فێرکاریەکان. هەڵوەشاندنەوەی سزای لەسێدارەدان بە تایبەت بۆ منداڵان و تازەلاوان و هەروەها چاکسازی و پێداچوونەوە بە یاساکانی سزادان لەسەر بنەمای کەرامەتی مرۆیی. قەدەغەکردنی بێ ئەملاو ئەولای چەکدارکردنی منداڵان و بەکارهێنانیان لە هێزە نیمچە سەربازیەکان، خۆپیشاندانە حکومیەکان و ململانیە سیاسیەکاندا. کۆتایی هێنان بە دەستێوەردانی ئاین و ئایدۆلۆژیای فەرمی لە سیستەمی پەروەردە و فێرکردندا و هەروەها گۆڕینی پەروەردەیەکی زانستی و ڕەخنەگری. پەرەپێدان و پشتگیری جددی لە ڕێکخراوە سربەخۆکانی داکۆچکار لە مافەکانی منداڵان، لە بری سەرکوتکردن و ئەمنیەتیکردنی چالایشەکانیان، جێبەجێکردنی تەواوەتی پەیماننامە نێودەوڵەتیەکانی مافەکانی منداڵان و گۆڕینیان بۆ پێوەری هەڵسەنگاندنی سیاسەتە پەروەردەیی، دادوەری و کۆمەڵایەتیەکان. ڕۆژی جیهانی منداڵان ئەگەر مانایەکی هەبێت ئەوەیە کە
وە بیرخۆمان و جیهانی بهێنینەوەکە هیچ پاساوێکی ئایدۆلۆژی، ئاینی، ئەمنی یان ئابووری ناتوانێت مەشروعیەت بدات بە پێشێلکردنی منداڵی. بەرگریکردن لە منداڵان بەرگریکردنە لە داهاتوو و هەر کۆمەڵگەیەکی کە منداڵانی خۆی بکاتە قوربانی، داهاتووی خۆی بەدەستی خۆی لەناو دەبات.